بۆیە لەم ڕۆژەدا داواکاریەکانمان بەم شێوەیە دەخەینە ڕوو. یەکەم، تەرخانکردنی بڕەبودجەیەکی تایبەت بۆ چارەسەرکردنی بەرکەوتوان، چونکە زۆربەی بەرکەوتوانمان ماوەی پتر لە 3 ساڵە سەردانی پزیشکەکانیان نەکردووە و کات و سەردانیشیان بەسەریدا تێپەڕیوە و کە ئەمەش گرفتی زیاتری تەندروستی دروست کردووە. دووەم، پرۆژە یاسایەکی تایبەت بە بەرکەوتوانی کیمیاباران لەلایەن پەرلەمانی کوردستانەوە ئامادە و پەسەند بخرێتە بواری جێبەجێکردنەوە کە سەرجەم ماف و ئیمتیازاتەکانی بەرکەوتوانی تیادا دیاری بکرابێت. سێیەم، ئاوردانەوەی جددی لە نەخۆشخانەی بەرکەوتوانی کیمیاباران لە پارێزگای هەڵەبجە بەهێنانی ئامێری پێشکەوتوو و پزیشکانی پسپۆر تا بتوانرێت سوودی لێوەربگیرێت بۆ چارەسەرکردنی بەرکەوتوان و ڕاهێنانی کارمەندانی فەرمی نەخۆشخانەکە، کە ئەمەش دەبێتە سەنتەرێکی تایبەت بە بەرکەوتوانی کیمیابارانی نەک هەر هەڵەبجە بەڵکو لە هەرێمی کوردستانیشدا. چوارەم، هێنانی تیمێکی پسپۆر بە مەبەستی پۆلێنکردنی بەرکەوتوان بەوەی کە ئەوان لە ناوخۆ چارەسەریان هەیە بۆیان بکرێت و ئەوانەشی لە دەرەوە چارەسەریان هەیە ڕەوانە بکرێن، هەروەها لابردنی ئەوانەی کە بەرکەوتونین و تۆمار کراون. پێنجەم، ئەم پەراوێز خستن و چارەسەر نەکردنە دەبێتە هۆکاری کاریگەری سەخت لەسەر بریندارەکان، دوجار وەک مامۆستا کامیل و هاوشێوەکانی چاوەڕوانیەکی تاقەت پڕوکێن دادەمێننەوە